ڕووی مەرحەمەت جانە دەپرسی گەر لە کاری من، وەکو زوڵفت پەرێشان و سیاهە ڕۆژگاری من. هەموو ڕۆژێ لە غەیبێدا غەمێک بۆ من دەبێ پەیدا، لەدەست چوو تاقەت و سەبر و توانا و قەراری من. بە چاوان هەرچی ناخۆشە دەبینم چاوەکەم بۆیە، کەسێ نەیدیوە تا ئیمڕۆ بە خەندە و لێ و زاری من. نەدینممە نەماڵممە نەعەقڵممە نەحاڵممە، لە من وابوونەتە دوژمن هەموو ئەحباب و یاری من. ئەسیر و بێکەس و مەفلوک و کەم ئەوزاع و بێچیزم، سوپاهی غەم لە هەر لا گرتوویە هەر چوار کەناری من. گوناهی خۆمە ئەو ڕۆژەی دەبینم من لە دنیایێ، خەتای کەس ناگرم چونکە خەتایە کاروباری من. ئەمین وەختی جوانی چوو عمر نێزیکە ڕاببرێ، هەزار ئەفسوس و سەد حەسرەت بووە پاییز بەهاری من. دەم خۆش کاک حەمیدگیان، دەست و پەنجە خۆش کاک بەهێز. ئازیزانی قەلەندەرخانە سڵاو، خۆشحاڵین لە دیمانەیەکی نوێی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کاک حەمیدبانەی پێتان شادەبینەوە. ئەمڕۆ بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە بە لێدوان لە شعر و قەڵەمی ئەمین شنۆیی. میوانەکانی ئەمڕۆم برای نووسەر بەڕێز مستەفا شێخەیە، مامۆستاگیان بەخێر بێ. بەخێر هاتی لەگەڵ کاک بەهێز هەمەڕەشید بە ئامێری چەلۆ بەخێر بێ. بەخێر بێگومان لەگەڵ هاوکارم کاک حەمید. مامۆستاگیان دەتوانی پێمان بڵێ ئەمین شنۆیی کێ؟ ئەمین شنۆیی یەکێک لە شاعیرانی ڕۆژهەڵاتی کوردستانە کە لە کۆتاییەکانی سەدەی هەژدە و نیوەی یەکەمی سەدەی 19 لە شاری شنۆ ژیاوە. دیارە شنۆیی ئەمین شنۆیی کە ناوی محەممەد ئەمینی بەلەدیە لە سەردەمێکی هەستیاری مێژووی ناوچەکەدا ژیاوە کە هاوکات بۆ لەگەڵ زەنجی یەکەمی جیهانی و لە ژیانی شخصیشیدا لە کاتێکدا کە لە بنەماڵەیەکی زەنجین و باش پێگەیشتۆ لە بواری دارایی و سامانەوە، بەڵام دواتر بەهۆی هێندێک ڕوودا و لە ژیانیدا تووشی نەداری بووە و لە بواری شعریشەوە سەرەتا بە شێوازی هەز و گاڵتە و گەپوانە دەستی پێ کردووە، دواتر هەڵکشاوە بۆ لای عرفان و شعری کۆمەڵایەتی و ئەم بابەتانە. بەڵێ وەکو بازەکرێ ئەو لە تەمەنی 11 ساڵ بۆ کە باوکی کوژراوە مامی گرتوێتێ خۆی. بەڵێ پاش ئەوەش مامی لە ڕووداوێکە هەرە کوژرێ لە پێم وایە لە کاتی جەنگی جیهانی یەکەمە لە ناوچەی ڕەواندزە کوژرێ. کاریگەری ئەمانە چی بۆ لەسەر ژیانی؟ بەڵێ ئەگەر سەیری مێژووی شنۆ بکەین، خۆی شنۆ شارێکی کەونارایە هاوتەمەنی لە ناوچەکەدا هاوتەمەنی هەولێر و ڕواندزەوە زیاتر لە مێژوودا لەگەڵ هەولێر و ڕواندز ناوی هاتووە هەرچەندە وەکو شارێکی وەکو پێویست پێشکەوتنی نەبووە، بەڵام زەنجی جیهانی یەکەم هاتنی ڕووسەکان کە لە زەنجی جیهانی یەکەمدا گوشارشی زۆریان بۆ سەر کورتێنە و کوردانی ڕۆژهەڵات ئاوارەی دیوی وەک خۆیان ئەو کاتی گوتویانە گەرمێن بوونە، خێزان و خانەوادەی ئەمینیش دیارە دەبێت دەگەڵم ئاوارەیە لە دەست ڕووسەکان ڕایان کردبێ و هاتبنە گەرمێن و لە شەڕێکی خۆراگریدا گوایە لە ڕواندز مامی ئەمین شنۆیی جانی لە دەستداوە لەوێ لەو شەڕەدا کوژراوە کە مامی بەخێوی کردووە. پاش ئەوەی لە تەمەنی 11 ساڵیدا باوشی لە دەستداوە، دیارە مامیشی وەکو سەرپەنایەک کە نەماوە کاریگەریەکی نەرێنی و ناخۆشی لەسەر ژیانی ئەمین هەبووە. مامۆستاگیان دیارە نازناوی محەممەد ئەمینی بەلەدیشیان لێناوە، ئەم نازناوە لە چیەوە هاتووە؟ هەندێک دەڵێن لەبەرەوەی کە
وەکو شارەوان یەکەم شارەوان یا یەشێک لە شارەوانەکانی هەڵبژێردراوی شاری شنۆ بووە یان بەلەدیە بووە ناوی بەلەدی بەسەردا بڕاوە کە دواتر ئەو بەلەدیە قوتابخانەشی بەنێوکراوە ئێستاش قوتابخانە لە شنۆ بە ناوی بەلەدی هەیە و دەستی تێدا دەخوێندرێت. دیارە ئەوان باوەڕیان بە پێگە و بە زانیاری و بە ئەو باکراوندە سەقافی شاعیرەوە هەبوو بۆیە ئەو پۆستانی وەرگرتووە لە درێژایی ژیانە. بەڵێ دیارە لەبەرەوەی کە ئەوە لە خێزانێکی دەوڵەمەند بووە و ئیمکانی ئەویان هەبووە ئەو کاتکە قوتابخانە بە شێوەی ئێستا نەبووە و پەروەردە و بارهێنان بە شێوەی ئێستانە بۆ و دایرەیەکی بەو شێوە یا وەزارەتخانەیەکی بەو شێوە لە هیچ کام لە وڵاتەکانی ناوسەدا نەبووە ئەوان لای فەقیەکان و لە نێو حوزەی فەقیەکان و هەروەها ئەوانەی کە دەوڵەمەند بوونە مامۆستای تایبەتیان بۆ گرتوونە ئەوش دیارە مامۆستای تایبەتی بۆ گیراوە چونکە خێزانەکان خوێندەوار بوونە ڕەنگە لە خەڵکی ئاسایی شارەکە تێگەیشتوتر و زاناتر بووبن بۆیە ئەم حیسابیان بۆ کراوە. بەڵێ ئەوە بەشێک لە ژیانی ئەو لە کاتێکا کە قوتابخانە دروست کراوە لە شاری شنۆ واتە کە لەرەوەی حوجرەکان قوتابخانە دروست بووە جگەلەوەی کە ئەم ئەڵێن کە ئەم نازناوی بەلەدیەی لەوەی کە سەرۆکی شارەوانی شنۆ بۆ ماوەیەک و بە هەڵبژاردنیش کراوە بە شارەوانی بەڵام ماوەیەکی مامۆستایەتی کردووە لە ینی وەکو مامۆستای قوتابخانە وەکو مامۆستاش مامۆستای قوتابخانەش بووە دیارە. مامۆستاگیان دیارە ئەمین شاعری ستایشی بۆ زۆر لە کەسانی دیار نووسیوە یەکێک لەوانە شێخ عەبدولقادری گەیلانیە با بڵێن بۆ شێخانی قادری تەریقەتی قادری ئەگەر باسێکی ئەوەشمان بۆ بکەین. خۆی دیسان دەبێ باسی ناوچەی شنۆ بکەین. ناوچەی شنۆ کەوتووەتە لە باکووری ناوچەی مکوریان باکوورترین شوێنی ناوچەی مکوریانە کەوتێتە شوێنێک بینی ئازەریەکان بینی ڕۆژاوای باشووری کوردستان واتە ناوچەی هەولێر و یا پارێزگای هەولێر بەگشتی و باکووری کوردستان ئەمە لە شنۆ هاوسەی مەرگەوەڕمان هەیە لە شنۆ لە کوردستانی ئێستای تورکیاشدا گەوەڕمان هەیە شەمزینیەکان شێخانی شەمزین لە باکووری کوردستانەوە دەستەڵاتیان پەلی بووە ئەو ناوچەی شنۆ ئەوانە شاویشتووە و لەژێر تاسیری ئەوانیشدا بووە ئێستاش گوندی شێخان هەیە کە لە زۆر شوێن گوندی شێخانمایە بەس شێخانی شنۆ هێ و شێخانی شەمزینانەکە هەر 12 کیلۆمترێک لا شنۆوە دوورە ئەم تێکەڵیە وای کردووەکە ئەو سەربا شێخانی شەمزینان بێت و ئەو شێخانەش دیارە لە کۆتاییەکانی دەسەڵاتی عوسمانیدا هەستی کوردایەتی و نیشتمان پەروەردیشیان هەبووە و ڕەنگە شاعر نەیتوانی بێ بەو شێوەیە لەهۆی بەهۆی ئەو خۆسان سۆڕیە کە کردوویەتی لە بواری سیاسیەوە باسی سیاسەتی کردبێ و دیارە بەشێکی زۆری بۆ دەگەڕێتەوە بۆ سەر کوردایەتی کردنی شەمزینان. بەڵێ مامەسا ئەوە دیارە پەیوەندیەکە مەسەلەی شنۆ ئەکەوێتە نێوان سێ زمانەوە هیچیان کە زمانی ئازەریە هیچیان شێوە زمانی کرمانجیە کە کاریگەر لە نزیکە لە ناوچەی ڕەزاییە و سەڵماز و خوی و ئەو ناوچە سنووریانی کە لە سنووریان بە تورکیاوەیە هەروەها کاریگەری شێوە زمانی مکریانیشی لەسرە. ئەمە چ کاریگەریی لەسەر شعرەکانی یعنی چه کاریگەریشی لەسەر شێوە زمانی هەبوو وەکو دیالکتیک شێوە زمانی شنۆ بەگشتی کە تەسیری یا کاریگەری شێوە زمانی ئەردەلانی بە مکوریاندا بە مەهاباد و ئەوانەدا بەواستەی شاعرانی مەهابادی وەکو وەفایی ئەوانە شێوازی دەکەوێتە سەر شنۆش شنۆ لە فارسی لە تورکیش تاسیری وەرگرتووە و لە کرمانزیش تاسیری وەرگرتووە کە چاو لێ دەکەی وەکو هێڵی نێوان سۆران و بادینان یا کرمانزی نێوەڕاست و کرمانزی ژوور چاو لێ دەکەی هەندێک گوشەی تێدایە هەندێک دەستەواژەی تێدایە و دەستەواژە تایبەتە بە شنۆ بە شوێنی دیکە نییە ڕەنگە لە هەولێریش ئەوە هەبێ ئەوانیش وەکو هەولێر بە چواری دەڵێن چار بە حوتی دەڵێن هەفت بە چلۆنی دەڵێن کو بە بەیانی دەڵێن سبیانێ ئەوانە هاوبەشن ئەگەر ئەو هێڵە من زارێکیان لەگەڵ دەنجی کوردی ئەمریکانی زیکەی 16 ساڵ پێش لەسەر کولتوری شاری شنۆ مخابلەیەکەم و ئەو کاتیش باسی ئەوم کرد ئەگە هێڵێک لە گۆری ورمێەوە و پشێشی بەرە و ڕۆژ ئاوا ئەم هێڵە هەولێر تێپەڕێنێت و بگاتە مووسڵ ئەو خەڵکی سەر ئەو هێڵە تقریبان بە یەک شێوە قسە دەکەن لە ڕواندز و سیدەکان و دێتە خوارێ بۆ هەولێر و هەتا دەگاتەوە لە مووسڵ لە نێو کوردی مووسڵدا تێکەلی بەشی عەرەبی دەبێتەوە ئەم هێڵە لە گۆلی ورمێەوە ینی هێڵی بینی کرمانزی ژوور و کرمانزی سەروشە بەگشتی لە ڕۆژهەڵاتی کوردستانە هێڵی بینی مکوریان و
کرمانزی سەروە. بەڵێ مامۆسایان پرۆفیسۆر معرف خەزنەدار لە مێژووی ئەدیبی کوردیە لە وەسفی زمانی شعری ئەمینە ئەڵێ ئەمین وێنە ڕەوانبێژی ئامادەکراوەکانی شاعیرانی پێشخۆی دووبارە دەکاتەوە، بەڵام دیمەنێکی تازەیان پێدەبەخشێ. کارەکەی وەک ئەو پارچە موزایەکەیە کە لە کۆمەڵێک وردە بەردی بە نرخی ڕەنگاوڕەنگ پێکهاتوە و بووە بە تابلۆیەکی داهێنراوە. ڕای بەڕێزت لەسەر ئەم قسەی پرۆفیسۆر معرف خەزنەدار چییە؟ قسەکە تەواوە تووەگە سەیری بکەی هەروەکو باسمان کرد زمانەکە وای لێ هاتووە مزایکەکی نوێی بەرهەم هێناوە مزایکەشی زمانی نوێی بەرهەمێناوە ئەو وەکو تقریبەن هیچ شوێ ناچێ لە هەندێک شارەکانیدا تەسیری زمانی ئازەری پێوەیە. تۆ دنێو شارەکەیدا دەیبینی زمانی کرمانزی و سۆرانی تێکەڵ بووە، کرمانزی سەر و کرمانزی نێوەڕاست تێکەڵ بووە و تەسیری بگەڕێنەوە سەر شاعران تەسیری ئەم شاعری شنۆیی لە بین لەژێر تەسیر و کاریگەری شێوە قوتابخانەی شێعری بابان و کرمانزی ژووردا یا جەزیریدا لە هاتوچۆدایە. خۆی شێوە شعرێکی دروست کردووە لە زمانی ئەمین شنۆییدا تۆ چاوری دەکەی شعرەکەی لە بینی ئەم دوو قوتابخانە شێعریەی ئەردەلان و کرمانزی ژوورودایی شێخ ئەحمەدی جەزیری و فەقێ تەیران و ئەوانە لەم لاوە دەگاتەکە شاعرانی ئەردەڵان کە سەر تۆپەکەیان نالیە لە هەڵکشان و داکشاندا. بەڵێ مامۆستا ئەگەر خەندەخان شعرێکمان بۆ بخوێنێتەوە پێم وایە شعرێک هەڵبژاردووە ناوی مونسە. بەڵێ گەر کاک بەهێز هاوکارم بێ زۆر سپاس. ئەوڕۆ لە دەست هیجرانی تۆ ڕەنجور و بیمارە دڵم، بەو خەنجەری موژگانی تۆ چەندە بریندارە دڵم، داغی فەراقت دەم بەدەم بۆ من دەکات تەولیدی غەم، بەو دامی زوڵفی پێچ و خەم سەد جێ گرفتارە دڵم. ناڵەی دەرونی من مەگەر ئەی گوڵ لە تۆ ناکە ئەسەر، وەک بولبولان وەختی سەحەر دایم بە هاوارە دڵم، بۆ نەرگزی جادووی تۆ خاڵی ڕەشی هندووی تۆ، غەیری خەیاڵی ڕووی تۆ بێمون سویارە دڵم، بێیار و بێمونس منم لەو وەزع و حاڵە دوژمنم، مشتاقی ڕۆژی مردنم لەم عومرە بێزارە دڵم، ئومێد وەسڵم بوو لە تۆ بۆچی منت دوور کرد لە خۆ، فەرمووت ئەمین بۆ لەم شنۆ هەر وەک شەوی تارە دڵم. دەمخۆش خەندەخان. زۆر سپاس. بەڵێ مامۆستا ئێمە لایەنێکی ژیانی تر لایەنێکی ژیانی ئەمین لە دەرەوەی شعر کە ئەڵێن ئەمین پیاوێکی گەلێک زیرەک بۆ لە بواری پزیشکیە بە تایبەتی لە چارەسەرکردنی نەخۆشیە بە کشوچە. بەڵێ ئەمین شنۆیی سەرڕایەوەی کە کاری ئەدەبی کردووە لەبەرەوەی کە خوێندەواری هەبووە پەیوەندیشی لەگەڵ شێخان هەبووە لە بنەماڵی شێخانیشدا کۆنە بەیاز و کتێبی دەستنووس لەسەر دەرمانی ژیایی هەبوونەوە کۆکراونەتەوە زانیارێکی باشی لەسەر جیادەرمانی کۆ کردوێتەوە و دیارە خەڵکیشی چارەسەر کردووە ئەو کاتەکە ئەو شێوەی ئێستا پزیشکی مۆدێرن و زانستی پزیشکی یان پێشکەوتو نەبووە یان لە ناوچەکەدا جێگیر نەبووە ئەمین توانیوێتی لە مەش دەستێکی باڵای هەبێ هەم بە خوێندنەوەی ئەم کتێب و دەستنووسانەی کە لەسەر جیادەرمانی نووسراون و کۆکراونەتەوە و لە ماڵی شێخەکان و کتێبخانەکانیان دەستکەوتونە و هەم لە ڕێگای ئەزمونێکی خۆی وردە بێگومان ئەو جیادەرمانی وشتە لە ناو بنەماڵی هەموو شێخانی کوردستانە نەرید بووە. بەڵێ بە تایبەت لە نێو بنەماڵی شێخانی شێخ عوسمانی بیارە کە هەر ناوبانجی تەقیدوێتەوە بەڵێ خۆی یەکێک لە جیادەرمانەکان بۆ لەو کەسانی کە چارەسەری گەلێ نەخۆشی ئاڵۆزیشان سەردەما. مامۆستاگیان کێ بوون ئەو شاعرانەی هاوچەرخی شاعر کە کاریگەریان هەبووە لەسەر یەکدی و با بڵێن ئاڵوگۆڕی هەستی شعر و ئەو جۆرە ئەدەبیاتیان کردو؟ زیاتر لە هەموو شاعران کە
چەند ساڵێک لە خۆی بەتەمەندتر بووە ئەحمەدی کۆر کە ئەویش زۆر نەناسراوە. ئەحمەدی کۆر لە گوندی شیوە سماک شیویانی دۆڵ سماکیش ئەمان سماقا دۆڵی سماقان کە 5-6 کیلومتر ئێستا لە شاری شنۆ دوورە و ئەوەندەی نەماوە تێکەڵبنەوە لەوێ لە دایک دەبێ. ئەحمەدی کۆر لە تەمەنی گەنجێتیدا چاوەکانی لە دەست دەدا و کوێر دەبێ. دوایی دەچێتە سلێمانی، لە سلێمانی ماوەیەکی زۆر دەمێنێتەوە و زۆر شت فێر دەبێ. دوایی بەرەو ڕۆژهەڵات دەڕات و دەچێتە مەهاباد و لە کۆتاییدا لە گوندێکی نزیک شاری بۆکان دەنێژێت و ئێستاش گومبەزەکەی لەوێ هەیە. ئەو زیاتر شعر ئەمین شنووی زیاتر لەژێر کاریگەری زمان و شێوازی شعری ئەحمەدی کۆردا بووە. ئەحمەدی کۆریش کە خۆی لەژێر کاریگەری شێخانی شەمزین و بەتایبەت شێوەزار و شێوازی شعری کرمانجی سەرودا بووە، شێوازی شعری جەزیری. یەکێک لە نووسەران و توێژەنانی شنۆی دکتۆر ڕەهبەر مەحموودزادە لە وتارێکی درێژدا کە باسی ئەحمەدی کۆر دەکا بە درێژی ئەم بابەتە هەڵدەسەنجێنێت چۆنیەتی کاریگەری شنۆ و شاعیرانی شنۆیی لە پەیوەندیدانی نێوان شاعیرانی مکوریان مەهاباد و تا دەگاتەوە زیاتر شاعیرانی ئەردەڵان. یەکێک لە هاو تەمەنانی ئەمین شنۆیش سافی هیرانی بووە کە دیارە بەهۆی ئاوارەبوونیان لە سنگڕووسەکان بۆ باشووری کوردستان و بۆ ناوچەی هیران و نازەنین و بۆ ناوچەی ڕواندز و هەولێر و ئەوانە ئەو تێکەڵێ زیاتر بووە و ئەو لە خزمەت سافی هیرانیدا بووە. دیارە پێنجشتێکی هەر لە مەتعێ و دانووسی کە لە سەرەتادا کاک حەمید خوێندەوە. مامۆستاگیان پرۆفیسۆر معرف خەزنەدار ئاماژە بە شاعیرێکی تریش ئەدا میرزا موراد. بەڵام میرزا مرادیش بڵێ شاعیرێکی شنوۆیی بووە، هاوتەمەنی ئەو بووە. بەڵام ئەمەگە سەیری بکەین لە مێژووی شاعیرانی ناوداری کووردا نەتەوەکانی دیکەش دەبینی لە نێو ڕەوتێکی شعریدا کۆمەڵێک شاعیر شعر دەنووسن، کۆمەڵێکی زۆر. لەو کۆمەڵە چەند کەسێکیان یا بەخت دەگەڵیان یار دەبێ و دیوانەکانیان بڵاو دەکرێتەوە، شعرەکانیان نافەوتێن یا بۆ خۆیان لەوان بەرزتر دەبن و شعرەکانیان دەمێنەوە. فارسەکان دەڵن لە سەردەمی حافزدا هەزاران شاعر شعریان گوتووە بەڵام حافز باوەتەوە. میرزا مرادیش یەکێک لەو شاعیرانە بووە کە ئەویش یا بەخت یاری نەبووە وەکو مامۆستا ئەمین شنۆیی نەوەیەکی نەبووە. کاک عەبدوڵای بەلەدی بە یارمەتی برا بچووکەکەی کەنەوەی ئەمین شنۆیینە شاعرە بڵاوەکانیان کۆ کردوێتەوە و بە هەوڵی ئینتشاراتی سەلاحەدینی ئەیوبی لە ورمێ و بە کۆششی ئەحمەدی قازی و ئەوانەی کە ئەویان بەڕێوە بردووە دیوانەکەی چاپ کراوەتەوە. ڕەنگە میرزا مراد بەختێکی ئەوای نەبوو بێ و شعرەکانی ئێستا لە ماڵان کەوتنەوەیان لە ناوچوو بن. بەڵێ مامۆستاگیان وابزانام کاتیەوە هاتووە گەر کاک حەمید شعرێکمان بۆ بخوێنێتەوە ئەگەر کاک بەهێز هاوکارمان بێ. بەرجی گوڵ وەک ڕوومەتی تۆ ناسک و ڕەنگین نییە، نەی شەکەر وەک قامەتی تۆ ڕاستی وا شیرین نییە. چ بکەمێ ئەی نووری هەردوو دیدە و ئارامی گیان، دڵ لە هیچ جێگا بەبێتۆ ساعەتێک دابین نییە. گەشنۆ جێگای خەمانە بۆ هەموو عالەم وەلێ، کەس وەکو من لەو وڵاتە عاجز و غەمگین نییە. دەردەدار و بێقەرارم ناومێدی وەسڵی تۆ، کار و پیشەم غەیری ئاه و گریە و ناڵین نییە. بولبولی شوریدە و شەیدا مەدایم بێقەرار، غەیری وەسڵت ئەی گوڵی من دڵ بە هیچ تەسکین نییە. گەر زەکاتی ماچی سەر لێوت بە موحتاجان دەدەی، کەس لە عالەم وەک ئەمینێ عاشقی مسکین نییە. دەم خۆش کاک حەمیدگیان، دەست خۆش کاک بەهێزگیان. مامۆستاگیان ئەگەر بینە سەر کۆی بەرهەمەکانی شاعر کێ هەستاوە بە کۆکردنەوە و چاپکردنی دیوانەکەی و ئایا دەستنووس یاخۆت نووسینی تری هەیە کە هێشتا چاپ نەکرابێ؟ بۆ ئەوەی کە بزانی دەستنووسی تری هەیە نا هەموو شاعیرێکی ئەو سەردەم دیارە
دوای وەی کا بەرهەمەکانی کۆ دەکرێنەوە خەڵک بەرهەمەکانی دەبینێ وەکو کتێب دەستێتە ماڵان ماڵی ئەو کەسانەی کە کتێبخانەیە یا کۆنە بەیازیان ڕاگرتووە چاویان بەم دیوانانە دەکەوێت کەشکۆڵیان لە نووسیوەتەوە شعرەکانی دەبینەوە ڕەنگە لە چاپەکانی دواتردا ئەم شعرانەش بۆ دیوانەکەی زیاد بکرێن. دیوانی ئەمین شنۆیی لە لای دەبێ بڵم خێزانی ئەمین شنۆیی ئێستاش کەسانێکی ماوننەوەکانی ئەهلی شانۆ و شعر و ئەدەب و ئەو شتانن. نەوەی ئەمین شنۆیی کاک ئەحمەدی بەلەدی کە ئێستا زیندوە و لە ورمێدەژی بە هاوکاری براکەی ئەحمەدی بەلەدی کاک عەبدوڵڵا و کاک ئەحمەد بەرهەمەکانیان کۆ کردوێتەوە لەم لاولەولا انتشاراتی سەلاحەدینی ئەیوبی کە لە دوای شۆڕشی 1970 ئێران دوای ڕوخانی ڕژیم پاشایەتی دەستی بەوەشان کرد و لەسەر دەستی مامۆستا هێمنی شاعیر دامەزرا و بە هاوکاری کاک ئەحمەدی قازی و مامۆستا هەژار و مامۆستا حەقیقی و کۆمەڵک کەسانی ناودارکاریان تێدا دەکرد چەند کتێبێکیان توانی چاپ بکەنە و کاتی دوایە وازیان لێهێنا. کاک ئەحمەدی قازی لە پێشەچی ئەم دیوانەدا دەڵێ کاک عەبدوڵڵا دیوانەکەی کۆ کردوێتەوە دەپێشدا شێعر فارسیەکانی کۆ کردوێتەوە دەبێ ئەوە بڵێم ئەمین شنۆی شعری بە فارسیش نووسیوە تەخمیسی لەسەر شعری حافزی شیرازیش هەیە ئەوانی لەپێشدا کۆ کردوێتەوە کە هەر لە پاشکۆی ئەم دیوانەدا چاپکراون دواتری شعرەکانی کوردیەکانیشی کۆ کردوێتەوە کاری ئەم زەحمەتی ئەم دوو بەڕێزە و کاری انتشاراتی سەلاحەدینی ئەیوبیە کە هاوکات لەگەڵ چاپکردنی کتێب نزیکەی 200 ژمارەیە گۆڤاری سرۆشی دەرکرد. بەڵێ مامۆستا بەڵام لەگەڵەوە قەسیدەیەکی دوور و درێژی پۆیمی هەیە کە پێوتێ بەیتی عەبدوڕەحمان ئەمە لە ناو دیوانەکە نییە و نازانم ئایا ئەوە چاپ کراوە نەمدیوە چاپ بکرێ بەڵام ئەمە بەیدبێژ گوتویانە لە ناوچەی مکوریاندا شێوازێکی گۆرانی گوتن هەیە پێی دەڵێن بیت نەو ئەگۆرانیەکە ئەم بیت و حەیران لە ناوچەی مکوریان بیت زۆر باوە لە حەیرانەکە لە مکوریان و لە دەشتی هەولێر باوە بەڵێ من گوێ بۆ تایبەت ڕۆحیەتی حەیرانەکە جیاوازە لەو شێوە حەیرانی کە لە ناوچەی بەڵێزە وەک دەگوترێ حەیرانی ژێر مەجموعەی بیتە ئەو لە ژێر مەجموعەی بیتدایە ئەم بیتانە لەلایەن چەند بیتبێژی ناودارەوە گوتراون دواترێ چەند کەسێک بە تایبەت کاک ئەحمەدی بەحری کە دواتر بوو بە سەرنووسەری گۆڤاری مەهاباد ئێستاش گۆڤارەکە لە مەهاباد دەردەچێ چەند بەرگەشی لێ دەرکرد ئێشێ بەرگەشیان بەناوی گەنجی سەربەمۆر کۆمەڵە ئەم کۆمەڵە بەیتانەی کۆ کردەوە ئەم بیتەش لە زمان بیتبێژانەوە لەوێدا چاپکراوە. مامۆستاگیان شاعر وەکو باسمان کرد شعری ستایشی بۆ شێخانی تەریقەتی قادری نووسیوە جگەلەوە شعری بۆ بنەماڵەکەی خۆشی نووسیەوە بۆ نمونەیەکێک لەوانە کچەکەیەتی جا پێمان خۆشە باسێکی ئەومان بۆ بکەیت و ئەگەر بۆشمان بخوێنیتەوە زۆر سپاس دەکەین. بەڵێ ئەمین شنۆیی کچێکی هەبوو بە ناوی نازدار دیارە زۆری خۆشویستووە دوای ئەوەی کچەکەی ژیان لە دەستدەدا و دەمرێ کاریگەری زۆری لەسەر دەکا ئەوە تەنانەت شعرشی بۆ دەنووسێ و لە دێڕی ئاخریدا ناوی خۆی و ناوی نازدار بەیەکەوە لە شعرەکەدا دێنێ هەرچەندە پێمان خۆشە گەر بۆمان بخوێنیتەوە. بەڵێ هەرچەندە من ڕەنگە نەتوانم بەو شێوەیە شعر بخوێنمەوە بەڵام دەستەکانە خۆش ئەم شعرەی بەو ناوە نووسیوە بۆ جوانە مەرگ نازداری کچی ئەمین. لە پاشی ڕووی مەحبوبان لە دنیا گوڵ نەمێنێ با لە پاشی ڕووی گوڵان بولبول لە باغاندا نەخوێنێ با گوڵی ڕووی جوانان وەک لە ژێرخاشی زەمینون بوو دەناڕووی گوڵ و سنبول بەهاران کەس نەبینێ با وەکو بادی ئەزەل غونچەی منی ئەو ڕۆکەفانی کرد بڵێن با باغەوان چیدی لە باغان گوڵ نەچێنێ با چەمەن وامانەوە بێگوڵ هەزار ئەفسوس و سەد حەسرەت بڵێ باغونچە گوڵ چیدی لە پەردا خۆی نەژێنێ با جەوان و نازەنینی من لە دنیایە ویداعی کرد لە پاشیوی ئەمین یاڕەب لە دنیایە نەمێنی با. دەم خۆش مامەستا بێگومان ئەم شعرانەی پرسەنامە یەکێک لە شعرە جوانەکانیشی کە بۆ شێخ عەبدولقادری شەمزینی نووسیوە کە ساڵی 1925 لە سەردەستی کەمالیستەکان لە سێدارە دراوە ئەمەش هیچێکە لەو شعرانەی کە ڕاستی دیارە مەرجی ئەو کچەی وەکو باسەکرێ لە مێژوو ژیانی کاریگەری سایکۆلۆژی زۆر لەسەری هەبووە.
جا لەو پاش سەروایە یا لەو ڕەدیفەی بایە کە لەم شعرەدا هەبوو بیرم کەوتەوە کاک ئەحمەدی قازی لە پێشەشی ئەم دیوانەدا باسیەوە دەکات دەڵێ زۆر حەزی لە پاش سەروا کردووە زۆربەی شعرەکانی پاش سەروا یان ڕەدیفی تێدایە. بەڵێ من پرسیارێکی ترم هەیە ئەمین شنۆی مەولودنامەی نووسیوەتەوە جارێکی تر بەڵام مەولودنامەکە لە ناوەڕۆکە بێگومان زۆر جیاواز نیە لەو مەولودنامانێک کە پێش ئەو نووسراون بەڵام لە شێوەیەکە جیاوازەکە ئەو بەشێکی بە پەخشان نووسیوەتەوە واتە کە لەو سەردەما پەخشان نووسین زۆر بڵاو نەبووە کە ئەو توانیوێتی بە پەخشانیان ئێمە جیاوازیەکە لە شێوازی ئەدەبی ئەوە. بەڵێ مشنۆی لەم مەولودنامەیەدا پەخشان و شعری تێکەڵ کردووە پەخشانەکەشی شێوازی خوێندنەوەی زۆر ڕەوانە وەکو دەڵێن نەسری موسەجعە هەرچەند پەخشانە بەڵام سەروای هەیە خۆش دەخوێن موسەجعە مەلایەکی زمانڕەوان و دەنگخۆش دەیخوێنێتەوە لە کۆڕەکانی مەولودی خوێندنەوەدا دوایی فەقیەکان و دەنگخۆشانی دیکە لە کۆڕەکەدا دەنیشن شعرەکانی بەدەنگ با مۆسیقا دەڵێنەوە جیاوازی لەگەڵ مەولودەکانی دیکە مەولودنامەکانی دیکە ئەمەیە دەنا ناوەڕۆکەکە هەر لە مەتعی پێغەمبەری خوا و ئەوان. زۆر زۆر سپاس مامۆستاجان خۆشەویستان لە کۆتایی ئەڵقەیەم جارەی بەرنامەی قەلەندەرخانە زۆر زۆر سپاسی مامۆستای عەزیز مامۆستا مستەفا شێخاکەین بۆ ئەو زانیاری بەنرخانەی دەربارەی شعرەکان و شاعیر ئەمین شنۆیی بە ئێمەی بەخشی هەروەها سپاس بۆ کاکە بەهێز زۆر سپاس بۆ خۆی و ئەو دەست و پەنجە جوانەی بێگومان سپاس بۆ هاوکارم خەندەخان. خۆشەویستان لێرەدا دێینە کۆتایی ئەم ئەڵقەیی بەرنامەی قەلەندەرخانە ئێستاش بە شعرێکی ئەمین شنۆیی لەلایەن خەندەخانەوە کۆتایی بە بەرنامەکە هێنین هەر شاد و کامەران. ئەگەر بەختم بەکایاری کە ڕۆژێک بێمە ماڵی تۆ بە چاوی خۆم تەماشاکەم هەمان ماهی جەمالی تۆ حیاتی زیندەگانی عمری تازە بۆم دەبێ حاصڵ وەکو خزری بنۆشم من ئەگەر ئاوی زوڵاڵی تۆ دەڵێن جێژنێ مبارەک دێ هەموو عالەم کەیف خۆشن لە بۆ من جێژنە ئەو ڕۆژە کە پەیدا بێ هیلالی تۆ ئەگەر چی فایدەی نادا لە عشقی تۆ وەها بمرم وەلێ چی بکەم مەحوو نابێ لە دڵ یەکدەم خەیاڵی تۆ غەریقی بەحری فیکرانم جنونی دەشت و کێوانم دەرئاخر عمری خۆم ڕوونە فیراقی ماه و ساڵ